Dem baş temaşavanên ja ev dem û her demê we gelek xweş derbas bibe. Bernamaya taybeta Newroz îro wekum dizanin di sê roberê dest pê kirin ev Newroz bes îro normal îro 21 Adarê ye. Ji ber wî havî jî ber sıkıntıya korona gelek nikarin bên cem hevdi. Ji ber wî havî jî kêm îsan tên cem hevdi ama her derê jî Newroz hatiye pîroz kirin. îro jî wekum dibînin duhem mîvanê me heye. Ji ber taybeta Newrozê me guman jî bikin mîvanê xwe mîvanê min yek jê Şewkî Surûcî xêratî. Gelek spas, safi spas. Mîvanê me din jî Ako Şevanî yanlış ne ne var? Ve tu jî xêratî. Belê wek divê em bibêje cezna Newrêzê pîrozê li hemû gela gelê ariyan pîroz dikin li hemû gela hemê me temaşa dikin wan pîroz dikin û ser ekranê me Şewkî Kerem ki Şewkî tê ji me re çivê ser Newrozê.
شکی وقت بری بله دیزا خیراتنا تام بیجن gelek spas برجت برنامه آروار تیویت تبلیغ بو بله استکانو خواهد مر تشکی بیشتر حقیقت نوروزی ده تشکی بیشتر از بری هر تشتکی از جشن هر چهار پارچه کردستانی و هر کردکی هر درک دنیا بیتن از پیروز دکم بله مخابن یک زور و بین بروزی منقاری و کنه هر نبروزندن ام کیف و خوشیا خوب کن بین بروزی تابی یعنی گلک کرونا گلک نهامتی جمرا چه کرنج بوی نش بوی تا ملتی ماش بوی مو گلا ویجا ام داواش خودت کن انشالله اوی نساخه خود شفا و ام بدتون اوی جبوی وی که اوی نخوشیا کرونا گله زحمتی چه بون برمله بله گلک سپاس اولی شکی سروجی اولی حقوق شوانی کرام کم تجی حقیقت در حقیقت هیوادارم ساڵی تازەی 2721 کوردی پیرۆز بێ لە هەموو لایەکی خۆشەویست و خزم و دۆستان و تایبەتی لە دایکم کە لە شاری کەرکووکە ئێرە سڵاو ڕێزم هەیە و بۆ گشەوادارانی خۆشەویست هیوادارم لە دەرد و بەڵای ئەم کۆرۆنا پەتانە گریسا دوور بن هەموو لایەک سەلامەت بن جژنی نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز دەکەم تایبەت لە ئاریەکان و هیوادارم ئەم ساڵ بێتە مای خۆشی بۆ هەموو لایەک و بۆ گشت جیهان ئەم پەتایە نەمینێ و بۆی ئێمەش بتوانین وەکو هەر هەموو ساڵانی تر جژنی خۆش و دڵخۆشی و ئیتر لەم ئەوروپایە یان لە هەموو جیهان بە خۆشی پیرۆز بکەین سیوادارم ئەوانەی کە نەخۆشیشن خوا شفایان بدا و ئەوانەی کە نەژماون ئیتر خوا سەبووری کە سوکارەکانیان بدا و دووبارە دەستخۆشی لە ئاریا تیڤی دەکەم بۆم بەرنامێکە بۆ ئەمڕۆ بمان چا کردووە خۆم و کاک شۆقی سورچی ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بینەر و خۆشەویستە بین هیوادارین بەرنامەیەکی خۆش پێشکەش بێوەی خۆشەویستکەین و چاوی کش لایەک ماچە بین تبداری بو گلک سپاس بو حوالی شوکیش بو حوالی آخری حوالی شوکی کنم که قاتش مرد چی بیجی دورة قولي من دورة قولي من دورة قولي من دورة قولي من تخم بشارات خسة قولي من تخم بشارات خسة قولي من
tamam şabane jam du dakika mi araya bede küçük bir dakika çünkü lisan mehafzırlarının gelek spas. Öyle tamaşavan ejad disam hevreni ber ekrana arvar TV me arak dabı disam hevreni ve em bir disam bibane me havale Şevki Şevki'tir Ali hüneriydi çe xabatete çe çiriki peşketi çe bu tıkanız mere bejik. راستی از عالی هنری و از تم یعنی هر دم از مال دا سازی لی دخمو حوالی من تم yani az çim camwan yani bütün camı saz dedikinu و جخورا كيف دكينو و شاشات حب زاروك هنا اسوان حلمين مسازي Zaruka tedallemin sazı yani. هاري Eşi bir havi sazı tu anda halimin sazı çay cete hey atı hundur malere çedik çay. يعني زيادة از چم جموان يعني اوجي دي يعني زمانه ما هبيت الناس بيجم قشتك ورن جمن المال ده غوصة يعني Yani bayağı Ali Kari dilde Ali Kari vardı. از يعني وكا از دخوازم يعني جتل و دخوازم يعني بحل منها سازي فيري سازي ببن قشتك يعني كردي منا دخوازم كلتورا خويا ديو بابي خوش بير نكن Fehmi saz ben kültüre hoş bir ne. بله Beri beşbervi abi mertebe yazıp ben haberi gariberi. Çava derbazdı. Bir tere yani bir şey jiyana tere çava derbazdı. Yani velat ve dere çan saatü derken tabii yani per fark هيا يعني بين فيري وولاد ده per yani farkayı jiyana çiper يعني انسان كشوال بولاتي خو بيتن شوال اخو زمانه خو نوكي برا يعني راستي فيجن اما چبكي نفجي قدر جياني او صابو يعني هم هاتين هفرو نو الفر جيانا خو jiyan derbazdı. Tekliyata malbatır hayır. هري تكليامها مال بطام قشتا كان راح هري
باش تو البر تنه مالباتي ت مربيته كسنه البدر الفيررين استاني ما مروبي من يعني نلبرا اللي اوروبا كيجا هرمي دبينه از هرما بعدم بودم بكدمينه باجير كيلي بله از دمينم لفر اف نو از هاتي ما فر بري نو از علي نزيك مارينجني وامبو فشش حف ما هي من از هاتي ما باجير كيلي بله باش قالك سباس جبو حواله اقوش شواني كلامكم تو كيجا سالت هاتي اوروبا وقتي ام كيج بنا بره هاتن ما 2015 رفشا اوروبا تشاوت در باز رفشا ولات دروما ولات تشاوي براسي غريبي زور زحمة صور زعمت همو كس تحملي هكا زعمت كي خب تشير رنگي زحمتي ما لويكا بالتنيبون يوصا ام بيجي غريبي ما من داولو شتم لقلا بله عائلين بلا ما ناخوشا بيشتري ما مجتمع إيمان زور بقوة خاصة كرد إما لا كركوك يوهرانا تشين بالمال يكتري خصم دهار بله دوست و احباب يكتري ما ددي خريك شغلي خو ما بوي جياني شي نورمال دا جيان زور دلخوش بلا زور ليرة دلخوش. واني ليرة غريبية يتر صال اگر چاوەڕێکەی دۆستێک ببینین لەبەرەوەی وەکو لای خۆمان نییە لێرە خەڵک زیاتر خەریکی شکار و ژیانی تایبەتی خۆیەتی هەتا شتێش ڕێککەوێ یعنی زەحمەتە زۆر هەتا ڕاژ دەی لەگەڵ ئەم وەزعە غەریبی یعنی ئینسانە کوژێ لێرە بەڕاستی بله بله پرسه بكم وقت تزانش كي جسنا نوروز طيبتا بەڵێ الوليجي تكليتا تبرسكر الوليجي تشاوا بيروز كرن مالباتي الولاد حمل زاتن من هەموو دەمێک تر لە هەشتایەکانی شار و کاتی بدەن کاسما کردو و کوردین و منداڵەوەینە بە هەر زەحمەتێک بێ هەر شتێک بوو بێ ئێمە نەورۆز خمار کردووە زمانی کە کاتی خۆی لە هەشتایەکان ساڵ هەشتا ئەو کات ئێمە لە مەکتەب خەبەر دەبووین دەچوین ئاگری نەورۆزمان دەکەوت ئەو کاتە ئەو دەمی تایەمان دەبێت لە سەری کۆڵانە ئەوجا وەختی حکوومەتی بەحث ئامن هەبوو شت هەبوو لێمانیان دەدا بەجار وا بوو ئەو بوو بەڵام ئێمە زیاتر یعنی هەر تێکەڵاوی تر جەژنی خۆمانە بله پرسه كيش بكم بڵێ جە معناها نوروز تشيا دايماً. عائلة كردات تابي طيبتي جين جقلة آريان نوروز يعني جبو كيفو شايي يعني جبو سرهلدانه كي جبو آزادیا كي جبو چه نوروز نابي چه بو نوروز نەورۆز یک دقیقه جبر کاوای هستن جره بيجي بەڵێ تایبەتمەندیەکانە او جبو دحقه ئێمە نەورۆز خوارم بيش چه نەورۆز پێش هەموو شتێک کە ساڵی کوردی یعنی بەری 2721 ساڵ ئێستا کا دەگۆڕێ پێش هەموو شتێک ساڵ گەڕان بەسەر کورد تایبەتی چۆن قۆمیەتەکانی تر مەسەلەن لەسەر زاینی هەیە کۆچی هەیە ئەوەی ئێمەژەوە ساڵی کوردیە و جەژنی نەورۆز لە چیوە بووە ئەم زوحاک کە کاتی خۆی مەسەلەن خەڵکی زۆر چەوساندێتەوە زاڵم بووە ئیتر هەر قەومێک بوو بێ هەر شتێک بوو بێ زاڵم هەر زاڵمە ظالم هر زمان کاتێک کە دەبینی شارێکە بەدەست کەسێکەوە بۆتە یعنی زەحمەت بۆ ژیان ئەو کاتە چی دەکە مەسەلەن کەسێک هەر دەبێ هەسێتەوە ئەویش کاوە بە ئەو کاتی کە هەستاوە دوای چەند کوڕێکی هەموو کرد بە قوربانی هەر چاوەڕێ کرد کابرا باش بێ چانە بوو خوێن خۆر بوو تر تەوای داهات گەشتە دڵی تر وەکو خۆی کرد لە قوربانی وەکو چوو نیشانی ئەوەی بوو کە ئەگەر سەرکەوت ئەو ئاگر بکاتەوە ئەگەر سەریش نەکەوت ئیتر ئاو ئاگرەکە دیار نەبێ هەموو خەڵک چاوەڕێ بوون کاوەش بڕوا ئەوش بێتە قوربانی بەڵام کاتێک سەیریان کرد شەو تیشکی ئاگری ئەوە کرد تاوە ئیتر زوحاک لە ناو او اگری نوروز بو آزادیا کش ئەو گل ئاگری نەورۆزدا وەکو پەیامێک بووە چۆن ئێستاکە دەبینی ڕسالەیەک دەنێری
یان ئیشارەتێک شتێک بە شتی ئەلکترۆنیات مەسەلەن بله ئەو کاتیش ئەو سەردەمەوا بووە خاستن قەومی خۆمان ئێستاش یعنی زۆر لە لادیەکان زۆر لە شوێنەکان دایمەن ئەگەر شوێنێک زەحمەت بێەوە ئیشارەت بە ئاگر یان بە دووکەڵ خاستن بە ڕۆژ دووکەڵ بە شەو بە تیشتی ئاگر بله گله سپاس بەگەر سەر هەواڵی شەوکی کاتێژ نارە چ بێژ کەرم ئەنجێ هەواڵیا کوڕ شتێکی چکی گۆدار بێ کەرم کە تێژ مەرچی بێژ وڵای هەرچەند نەخۆشیشم بەزتر لەبەر خاتری جەژنی نەورۆز بەزبەختەم لە خۆم کرد هیوادارم هەمبینێرەکان وا سێر نەکەن کە قوتم نەوە قوتم هەیە بەس ئینسان جار وایە نەساغ بۆ هاتناتە گەلێ سپاس دیسن نەپشکرێکە دەمێ مقامێکی تر پێشکەشکەم و کەرم گۆرانیە
بله تماشاوان هجام هاتن داویا برنامه خواه چند دقیقه مایه از این خاطر خوش و بخوازم دما و باش امی نها صحنه تسلیمی حوال خواه بکن حوال شوکی شواتی و حوال عقور شوانی کرم که صحنه جوال من نزاني بنا